شەڕ لە باشووری سووریا دەست پێ دەکاتەوە. بۆمبە تەوقیتکراوەکانی سووریا دەتەخنەوە. دوای شەڕی کورد جارێکی دیکە چەکدارە سووریەکان هێرشیان بۆ سەر خەڵکی باشووری وڵاتەکە دەست پێ کردەوە. گروپە چەکدارە سووریەکان ناتوانن بەبێ شەڕ ئارام بگرن، تەنها شەڕەم چەکدارانە ئارام دەکاتەوە. دوای هێرشیان بۆ سەر ناوچە کوردیەکان و ڕاگرتنی شەڕەکە جارێکی دیکە هێرشیان کردەوە سەر میحوەری ڕۆژاوای شاری سوەیدە لە باشووری سووریا کە خەڵکی دروزن و هێزی پاسەوانی سنووریان هەیە. گروپە چەکدارەکان لە ڕێمیدێ قەتەری و تورکیەوە بانگەشەی ئەوەیان کرد کە هێزە دروستیەکان هێرشیان کردوتە سەریان. بەڵام لە ڕاستیدا شێخ حیکمەت هیجری شێخی دروزیەکان لە ڕاگەندراوێکیدا بڵاوی کردەوە. هێزەکانی حکومەت شارەکەیان بە 4 گول لە هاوەن کردوتە ئامانج. ئەم پێکدادانانە بەشێکن لە زەنجیرێک پێشێلکاری بەردەوامی ڕێکەوتنی ئاگربەسکە لە مانگی حوزەیرانی ڕابردوودا لە نێوان دروزەکان و حکومەتی کاتی سووریا ئەنجامدرا کە بەهۆی شەڕی ئەو کاتەوە سەدان هاوڵاتی دروست کوژران یان بریندار بوون، بەدەیان هەزاری دیکەش ئاوارە بوون. لە کەمتر لە 15 مانگدا کە گروپە چەکدارەکان بە پشتیوانی ژمارەیەک وڵات دەستیان بەسەر سووریا داگرت. زۆر کەم ڕوویداوە بێشەڕ بن لە سەرەتاوە هێرشیان کردە سەر ناوچە عەلەوی نشینەکان و دواتریش دروزەکان. دوای ئەوانی شێرشیان کردە سەر ناوچەکانی ڕۆژئاوای کوردستان. ئێستاش جارێکی دیکە خەریکن هێرشەکانیان دژی دروزەکان دەست پێ دەکەنەوە.